یانەی پێشمەرگەی هەولێر میوانداری زاخۆی کردووە لە یاریەکانی هەفتەی 15 میخولی نایەبی کوردستان. نیوە یەکەم یاریەکە تاکلایەنە بوو بۆ یانەی پێشمەرگەی هەولێر، چونکە هەردوو ڕکابەرەکەی سیروانی نوێ و نەورۆز یەکسان بوو بوون، بۆیە هەموو هەوڵێکی بۆ گۆڵ تۆمارکردن و سەرکەوتن بوو. یارزانانی پێشمەرگەی هەولێر زۆرترین دەرفەتیان بۆ گۆڵ تۆمارکردن بۆ ڕەخسا، بەڵام پەلەکردنیان پێوە دیار بوو، تەواوی هێرشەکانیان لەدەست دران و نیوە یەکەم بەبێ گۆڵ بە کۆتە هات. لا نیوەی دووەم یاریەکە هەمان سیناریۆی نیوەی یەکەم دووبارە بیەوە، بەتایبەت فەرهەنگ گوریا زۆرترین دەرفەتی لە یاریەکە بۆ ڕێکەوت تاوەکو بربەستی یەکسانی بشکێنێت، بەڵام بەخت یاوەری نەبوو. زاخۆ ناوە بەناوە بە هێرشێکی هەڵگەڕاوە وەڵامی بۆ پێشمەرگەی هەولێر هەبوو، بەڵام وەڵامەکانی وەک پێویست نەبوو. ناخۆشیەکانی نەوەت خولەکی یاریەکە لەلایەن یاریزانان و هاندەرانی پێشمەرگەی هەولێر بەم گۆڵەی عومەر سەدام لەبیر کران، بەهۆی ئەوەی خۆشیەکانی زیاتر بوو، چونکە گۆڵی وەرگرتنەوەی پێشەنجی بوو. سەرەتا زۆر پیرۆزبایی لە هەموو یاریزانەکان و دەستەی ڕاهێنەران و هەروە دەستەی کارگەریانەکە و ئەو هەندەرە خۆشەویستە. بەڕاستیەوە خۆتان بینیتان ئێمە هەر لە سەرەتاوە شایستەی بردنەوە بین، هەر ینی یاریەکە دەست پێ کرد بۆ ئێمە شایستەی بردنەوە بین، چونکە هەلێکی زۆر یەکجاری مافۆتان تەنانەت چەند هەلێک هەبوو یاریزان و گۆڵچەکەمانەوە، بەڵام سوپاس بەخوا لە دوای ساتەکاندا توانیمان مادووبوونەکەمە بە هەدەر نەدەین و گۆڵێک بکەین و سەرکەوتنەکە بەدەست بێنین. سوپاس بۆخوای گەورە. ئاریشەکە مەزەجی هەیە نافەریقی مەدە، یعنی خسارەت تنشي بيجي لاعبي تقف مستوى قدم كتبوتشي افواجباتنا كتبوتشي يعني جي خب جنين هذا اك ياش حميم ممتر اركي باري يعني باري فتشار هيفا فريقي ما بارنا ورقتيا مع احترامات يعني فريقي بيشمرقي هل هيفا 2 مليون بيجي مليون هي نادي زاخو افشار هيفا راتب لاعبنا ده هر وصاجي اسوباسيا لاعبات كمكو تواجدها وانا الدوري كردستان ده مشاركتكن يعني هكا كيس فريقي دي بد مشاركين هكا الدوري كردستان هر وصاجي بيروز بايا بيشمرقي كفريقك باشا منتظمه. بەم ئەنجامە پێشمەرگەی هەولێر بە 25 خاڵ هاتووە خانەی یەکەم و هەفتەی داهاتووش پشوو دەبێت، زاخۆش بە 15 خاڵ لە خانەی دێم مایەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.